يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ڕۆژوگرانی بەڕێز، خواناسان و ئەهلی مزگەوت، ئەو کەسانی کە ئەهلی تەوحید و یەکتاپەرستین، ئەو کەسانی کە واڕوتان کردوتە مزگەوتی ڕێگای بەهەشت بە ئومێدی ئەوەی کەوا بگەین بە بەهەشتی خوای پەروەردگار. هەمومان دەزانین کە حەزی مرۆڤ بەردەوام لەسەر ئەوەیە کە هەمیشە خۆشی هەبێ، لە خواردنی خۆش، لە ماڵێکی خۆش، لە هاوسەری باش و منداڵی ساڵح، لەگەڵ ئەو خۆشیێشە شادیش بێ، واتە دڵ و دەرونی خۆش بێ، پاشان ساغیش بێ، جەستە و دەرونیشی ساغ بێ، کە ئەمە زۆرجار لە هەر سێکیان لە دنیادا بۆ کەسێک زەحمەت بە یەک دەکەون. زۆر کەس هەیە خانووی باشی هەیە، خێزانی باشی هەیە، منداڵی ساڵحی هەیە کەچی نەخۆشە، کەسانێک هەیە ئەمانەی هەیە بەڵام دڵی ناتەواوە، دڵی خۆش نییە، نەخۆشە دەرونیەکانی هەیە. بەڵام لە صحیحی موسلیمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە بەهەشتەکەی خۆی پەروەردگارە نە پیری هەیە، نە نەخۆشی هەیە، نە مردن هەیە، نە خەم هەیە. بۆیە ئاواتی ئینسان لە بەهەشتا دێتە جێ، ئەو بەهەشتەی کە قورئان دەفەرمێت لەهم ما یەشاءون فیها وەلەدەینا مەزید. لە سوڕەتی قافا دەفەرمێ هەرچی ئارەزوو بکەن، هەرچی ئێستا تۆ بیر لێ دەکەیتەوە، هەر خەتەرەیەکی خۆشی کە بە دڵ تادێ ڕۆژێ هەد بێ، خوا دەفەرمێت لە بەهەشتا بەدەستی دێنی، دڵنیا بە بەدەستت دەکەوێت، هەرچی بە دڵ تا هاتووە، هەرچی ئێستا حەز دەکەی ڕۆژێ هەد بێ، هەرچ خەیاڵێک دەکەیتەوە، ئیلا پەروەردگار لە بەهەشتا پێت دەبەخشێ. وەلەدەینا مەزید، خوا دەفەرمێت لەوەش زیاتر. علەمای تەفسیر دەفەرمون لەوە زیاتر یعنی شتی وات بۆ ئامادەکراوە کە تۆ قەت خەیاڵیش لێ نەکردوێتەوە، نەتزانیوە داوای بکەی. خوا دەفەرمێت ئەمەش بۆ تۆ، ئەمەش سوپڕایزێکە، ئەمەش شتێکی مفاجئەیەکە بۆ تۆ کە چاوت پێ ڕۆشن دەبێت. یان وەلەدەینا مەزید، لە هەموو خۆشیەکانی بەهەشت گەورەتر خوا ڕوخساری خۆیمان نیشان دەدا سوبحانەه وتەعالا. مانگی شەوی چواردە بوو، هیلالی بەدر بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوت هاتە دەرەوە، سەحابە لە خزمەتیا بوون، پەنجەی بۆ مانگەکە درێژ کرد، فەرمووی ئەو مانگی شەوی چواردە دەبینن؟ وتیان بەڵێ. فەرمووی ئاوا لە قیامەتە بە چاوی سەرتان جەمال و جەمەلالی خوا دەبینن. سبحان الله، لە هەموو شتێک خۆشترەوەی تۆ خوا دەبینی بە چاوی سەر. ئەو کاتەیە کە بەهەشت ئینسان حەیفە خۆی بۆ ئامادە نەکا. جا ئەو بەهەشتە بەڕێزان هەشت دەرگای هەیە. من لەم جومعەدا لە مزگەوتی ڕێگای بەهەشتە هەشت ڕێگای بەهەشت عەرزی جەنابتان دەکەم. هەشت دەرگاکەی بەهەشت و هەشت ڕێگای بەهەشت. هەر یەکە هەوڵ بدا دەرگایەک ڕێگایەک لەمانە بدۆزێتەوە، بچیە سەر ئەم سکەیە، یەکێکیان هەڵبژێرە یان هەمویان هەڵبژێرە یان نیوەیان هەڵبژێرە بە پێی توانات، دڵنیا بە ڕێگاکە دەباتە ناو بەهەشتەکەی خوای پەروەردگارەوە. یەکەمیان عیلمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی موسلیمە بە ژمارە فرموودەی 2699 هاتووە دەفەرمێ من سەلەکە طریقا یلتەمیس فیه علما سهل الله له به طریقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگای زانست بگرێ، خۆی تەرخانکە ببێتە ئەهلی عیلم، خوای پەروەردگار بەهۆی ئەم ڕێگای زانستەوە دەیباتە سەر ڕێگاکەی بەهەشت و ئاخری سەری لە بەهەشتەوە دەرەچێ. ئەی ئەهلی عیلم نامۆستایانی بەڕێز، ئەی مامۆستایانی بەڕێز، لە پەروەردەکردنی مناڵێک لە ڕەوزەوە حتا بنەڕەتی و ئامادەیەکان تا مامۆستایانی پەیمانگا و زانکۆ، ئەی خوێندکاران و قوتابیانی بەڕێز، ئەی ئەو کەسانی ئەهلی قەڵەم و کتێبن، ئەمە موژدەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆ ئێوە، ئەو کەسانی کە دەوراتی قورئانی دەکەنەوە، علومی دنیایی بێ یان دینی بێ، بە شەرتێک خوا بە حەق بناسن، نوێژ و ڕۆژوو بکەن، دڵنیا بن ئێوە لە ڕێی عیلمەوە دەچنە بەهەشتەوە. بەڕاستی موژدەیەکی گەورەیە بۆ ئەهلی عیلم. ئەو کاتانی بەرەو زانکۆ بەڕێ دەکەوی، وا بەنێتێک بڕۆ بڵێ خوایە ئەمە ڕێگای بەهەشتەوە بەسەریا دەڕۆم. ئەی ئەو مامۆستا بەڕێزەی کە ژیانت زۆری کولەمەرگیە، زۆری بێموچەییە، بێخانوویە، دڵناڕەحەت مەبە، ڕێگەی عیلم تۆ دەباتە بەهەشتی خوای پەروەردگارەوە. مەڵێ نە پارەم هەبوو، نە ماڵم هەبوو، نە خێرم هەبوو، ڕێگەی عیلمت گرتووە. هەر کەسێ ڕێگەی عیلم بگرێ ئەو سەری لە بەهەشتەوە دەرەچێ.
دووەمیان کەسێک ئەم ڕێگایە بگرێ ئاخری دەیگەێنێتە بەهەشت دروستکردنی مزگەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من بنا لله مسجدا بنى الله له بيتا في الجنة هەر کەسێک مزگەوتێک دروستکە جام مسجدن بنەکیڕە یعنی حد مزگەوتێکی بچکۆلە بێ یان گەورە بە پێی زەمانەکە و بە پێی پێویستی خەڵکەکە گەڕەشێک دەکرێتەوانێ و ئەهلی ئەو شوێنە پێویستیان بە مزگەوتە بەڕاستی جەماعەتیان دەفەوتێ بەڕاستی بێت جومعان دەبێت شوێنی دوور بگرن ئەم گەڕەکە نوێ ئاوادان دەکاتەوە بەم مزگەوتە جوانە گەورە بێ یان بچوو بێ بەقەدەر حەزمی شوێنەکە بەڵام لله سەیری حەدیسەکەکەن خالیسەن لئەجلی الله بێ بەس لەبەر خوا دروستیکە بۆ ناو و ناوبانگ نەبێ بۆ سومعە و ڕیا نەبێ بۆ خۆناساندن بە خەڵک نەبێ لله تەنها لەبەر ئەڵڵا بێ خوا لە قیامەتە کۆشکێکی بەهەشتی بۆ دروست دەکا هەموو ئەوانەی مزگەوتان دروست کردووە بەڵام نێتی خۆتان بۆ خوا خالیسکەن لله بیبەخشن بەخوا نەک بە خۆتان واللهی دڵنیا بە ئەم ڕێگەی دروستکردنی مزگەوتە ئاخریەکەی دەگەێنێتە بەهەشتی خوا لێرە کارتەکە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرتووە بەڵام تو خوا با بۆ ئەڵڵا بێ لە قەدیما کابرایەکی پاشا و دەسەڵاتدار ویستی مزگەوتێک دروستکە بە ناوی خۆیەوە ناوی خۆی لەسەر بنووسێ وتی نابێ بێڵن یەک کەس خشتێک کەرپوچێک کیسەیەک چیمەنتۆ گەچێک لەو مزگەوتەدا بەکاربێنێ نابێ خێرەوە من بەشداری تێدا بکە هەمووی دەبێ بۆ خۆم بێ بە ناوی خۆشمەوە دەیکەم شەوێکیان پاشا خەوی بینی لە خەوە مزگەوتەکە تەواو بوو بۆ قەتعەکەی هەڵواسی بوو بە ناوی خۆیەوە فریشتەی خۆی پەروەردگاری بینی لە ئاسمانە لەسەر شکلی مرۆڤ وتیان ئەوە مەلایکەتن سپی و جوانن هاتن قەتعەکەیان فڕێدایە خوارەوە ناوی پاشایان لێ کردەوە و ناوی پیرێژنەیەکیان لەسەر نووسی پاشا خەبەری بۆەوە ترساوتی نا هیچ نییە سێ شەو ئەو خەوەی بینی دواتر ئەم ناوی پیرێژنە لە مێشکە خەزم بوو ناوەکەی ئەو فڕێ دەدرێت لەلایەن فریشتە و ناوی پیرێژنەیەکی بێکەس دەنووسرێ وتی ئەو پیرێژنەیە بە دەستگای ئاسایش و پۆلیس بۆم بدۆزنەوە بزان ناوی وا هەیە گەڕان وتیان بەڵێ هەیە ئەوە لە سوچێکە لەم شارەدا لە کولانە خانوویەکایە بانجی کردوتی پیرێژن چیت کردو بۆ ئەم مزگەوتەوەتی بەخوا پاشا هیچ من خەڵک خێرم پێ دەکا بەخوا هیچم پێ ناکرێ ئەنجا جەنابەت فەرمووتە کەس بەشداری خێری ئەم مزگەوتە نەکا هەر قەدەغەیە کەسێک خێرێکی تێ بکە من هەر خۆم هیچم نییە تۆ دەوڵەمەندانیشت مەنع کردووە ئیتر من چی بکەم بۆ مزگەوت وتی باوەڕتان بێ دەبێ شتێکت کردبێ کە تینی بۆ هێناوەتی وەڵای ڕۆژێک ئەو بەردانەی کە بە پشتی وڵاغ داهاتن بەردی حەلان وشتی ناوی دیارە بۆ دەهات لە شاری ترەوە لە کلەکانە بەردی دوورەوە سیارە نەبوو ئەو زەمانە بە پشتی وڵاغ هاتوون نیوەڕۆیەک بە ئێرەدا تێپەڕین بەردەکانیان داگرت لە پشتی وڵاغەکان هەستم کرد دۆڵی ئاوەکان وشکە و حیوانەکان بێزمانەکان ئەسپ و ماینەکان دەمی تێدەخەن و ئاوی تێدا نییە چوم چەند تەنەکە ئاوێکم لەو کانی هێنا و بۆم کردنە ناوەوە وتم ئەم حیوانانە خزمەتی ماڵی خۆیان کردو بەردیان بۆ مزگەوت پێکێشراوە لەبەر خوا ئاوم بۆ تێکردن کابرای پاشا وتی دەی بەخوا تۆ ئەمە لەبەر خوا کرد بەڵام من بۆ خوام نەبوو شەر بێ دەبێ ناوی مزگەوتەکە بە ناوی تۆ بێ با هەر بۆ تۆ بێ لەم دنیاش بە ناوی منەوە بێ فریشتە هەر فڕێ دەنە خوارەوە ئێوە کەسانی مزگەوت دروست دەکەن دڵتان بە کارەکەتان خۆش بێ ڕێگەی بەهەشتا بەڵام لله بیسپێرن بە ئەڵڵا بیسپێرن بە ئەڵڵا و بەبینی خۆتان و پەروەردگاران نێتتان خاوێنکەنەوە سێیەم ڕێگای گەیشتن بە بەهەشت بەخشندەیە السەخی قەریب من الله قەریب من الجنة هەر کەسێ دەست و دڵی باش بێت سەخی تەبیعەت بێت لە خوا نزیکە و لە بەهەشتی خوا نزیکە جۆرەکانی بەخشندەی یەکەمیان دەتوانی بەخشندەبی بە بەخشینی پارە لە جیشفانت دەری دەکەی دینار و دۆلار دەدەی بە خەڵک جا سەدەقە و خێر بێ یان زەکاتی ماڵەکەت بێ ئەمە جۆرێکیان جۆری دووەمیان هیچ نادەی ئەوەیە تەنها دەستگیرۆی موسڵمانێک دەکەی دەزمایەکی دەدەیتێ گەنجێکە پارەی بە بەلاش نادەیتێ ئەڵێ ئەوە دەفتەرێ دۆلار بڕۆ گەنجی باش سوال مەکە دەستپان مەکەوە لە خەڵک ڕێگەی خراپ مەگرە کە سابەت بکە دوای ئەگەر بود وردە وردە پارەکەم بدەوە من سەرمایەکەی خۆم هەری خۆمە بەڵام تۆ کەسابەتی پێوە بکە و قازانج بە شەریعەکەت نییە لەبەر خوا یارمەتی دەدەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2631 حەدیثەکە هاتووە وابزانە لە پێغەمبەری خوا گوێت لێ بووە کە دەفەرمێ 40 خصلة أعلاها منيحة العنز ما من عامل يعمل بخصلة منها رجاء ثوابها وتصديق موعودها إلا أدخله الله بها الجنة چەند صفەت هەیە یەکێکیان باڵاترینیان ئەوەیە کەسێک بزنێکی هەیە مەڕێکی هەیە دەیدا بە کەسێک بە ماڵێکی هەژار دەڵێ ئەم مەڕەت لابێ جەنابتان زۆری ئاژەڵداریتان لە گوندەکاندا قەدیم کردووە کابرا خاوەنی 100 سەرمەڕە بە ماڵە هەژارێک دەڵێ 2 مەڕ دەدەمێ بزنێکت دەدەمێ بۆ خۆت شیرەکەی بخۆ شیر و دۆکەی بخۆ تا پای زووشک دەکا کە وشکی کرد بۆم بێنەوە من مەڕەکەت نادەمێ بەخێر بەس بەرهەمی مەڕ و بزنەکەت دەدەمێ شیرەکەی و دۆیەکەی بخۆ ڕۆنەکەی بخۆ
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێ ئەم کارە بکات چاوی لە پاداشتی خوا بێ بدڵنیا بە کە خوا پاداشتی دێداتەوە بەهۆی ئەم کارەوە خوا دەیباتە بەهەشتەوە. جا ئەمڕۆ جاری وایە ئاژەڵدارێک دەتوانێت ئەمە بکە. ئەمڕۆ ئەزەمانی ئاژەڵداری بەداخەوە لە شارەکاندا کەمە. تۆ دەتوانیت بڕێک لە سەرمایەکەت تەرخانکە یەک دوو گەنج دەستیان بگری بڵێ بڕۆ دوکانێک دانێ بڕۆ ئۆتۆمبیلێک بکڕە بڕۆ ماتۆڕێک بکڕە و کەسابەتی پێ بکە بە شەریفانە دوایی پارەکەی خۆم هەری خۆمە من هیچ دووەکو هاوکاری نادەمێت بەس دەستمایەکت دەدەمێت کەسابەتی پێوە بکەی وەڵڵی هەر کەسێ ئەمە بکە ڕێگەی گەیشتن بە بەهەشتە. ئەمەش جۆرێکە لە بەخشین دڵنیا بە دەتگەێنێتە بەهەشتی خوا چاول لە پاداشتی خوا بێ. نەمامناشتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت جۆرێک لە بەخشندەیی نەمامناشتنە کەسێ نەمامێک دەنێژێ فيأكل منه ما أكل منه له صدقة حيوانك لي بخوا باڵندەیەک لێ بخوا کۆتر و چۆلەکەیەک بیخوا ئینسانێک لێ بخوا وما سرق منه له صدقة حتى تنانت كدز دزي ليدك أو دزي دزك شكاتي ليدك يدزي كدو لباخك إلا خوا أوشي بتشاك بونسيوي ولا يزرعه أحد كسيت شيلكيك إلى دشكنت وداني في بعضكاته أو شيلكي لو درختي توي دكاته إلا خوا شاك يكتهد ودنوسه سبحان الله أوش دورك لبخشندەیی خۆزگەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بمان کردایە بە قاعیدە هەر کەسە لە بەردەمی ماڵی خۆیان نەمامێکی بەناشتایە باخێکی ئاوەدان کردایەوە بەو نیەتە بڵێ ڕۆژێک یەکێ لەم میوەیە دەخوا خۆزگە مامۆستایانی بەڕێز لە بنەڕەتی و منداڵیان فێر دەکرد ئێستا لەگەڵ یەک مەکتەبە لە قوتابخانەکانە بینی و مەمناڵ فێر دەکەن ئەڵێن وەرن باخچەیەک دروستکەین هەر یەکە نەمامێک بێنێ ئەگەر لە گۆزەیەکا بێ لە قاپێکا بێ دوایی هەر کەسە خۆی ئاویدا تا گەورە دەبێ ئەم مناڵە لە ئێستاوە فێر دەکەی نەمامی خۆش دەوێ ناوی خۆی لەسەر بنووسێ خۆزگە کۆمەڵە گەنجێک ڕێکخراوێکیان پێ ببەینە بیان کوتایە لە بناری ئەو چیای سەفین و فڵان و فڵانە نەمام دەنێژین ساڵانە دوایی پەرژینی دەکەین و ناوی خۆمانی لەسەر دەنووسین ساڵانە چاودێری نەمامەکە دەکەین ئەزانی ئەگە کۆترێک دەنووکێکی لێ بدات چۆلەکەیەک هێلانەی تێدا بکە تۆ تا قیامەت ئەجرت بۆ دەنووسرێ ئەوەش بەخشندەییە ئەوە ڕێگای بەهەشتە لە قەرزارێک خۆش بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ حسب رجل ممن كان قبلكم کابرایەک لە گەلانی پێشی ئەوە پێغەمبەری خوا بۆ سەحابەکانی گێڕایەوە فەرمووی خوای گەورە نیشانی دام قیامەتە پیاوێکیان هێنا محاسبەیان کرد لێپرسینەوەیان لەگەڵ کرد فلم يوجد له من الخير شيء سيدي حديثك كان أوي چاکە بێ ئەم پیاوە لەم سەر زەویەدا نەیکرد بوو یەک دیناری بە بەلاش نەدابوو بە کەس یەک ڕۆژێک باسێکی چاکەی نەکرد بوو إلا أنه كان يخالط الناس بەڵام تێکەڵا بە خەڵکی دەبوو بەیانیان دەچۆ بازاڕ و ئێوارە دەگەڕایەوە وكان موسرا زۆر دەزڕۆیشتوو بوو پیاوێکی سەرمایەداری زۆر دەوڵەمەند بوو دایان شەریکاتی هەبوو وكان يأمر غلمانه أن يتجاوزوا عن المعسر بكر من دكاني دقول لشركة وكومبانياكي لماركت وبازاركي دقول خلق زور ولا إيه مدكا بهزاران خلق شتمان لذكره خلقي واهي قرزار معنا أجا وقتي قرزكي هات شون لاي سير تانكر زور داماوا دزبر نية قول بر نية على خور وقمارشي نية لسر كسابت قرزار بوا لمعلو من دالي زور لخيزاني نخوش لبي أنواعي داتوش قرزاري دستي إيما بوا تخوا لا ابن مالكي حايمة بن سمعي مشكينا دراوسي مهي النسل دفترك بينو ختيكي بسرا بين بغن لبر خوا عفو مان كردي لجيانيا ام بياو بس ام شاكي هبو قد لري او وروي قرزاري شي مستحق نشكندرا للزور خلق بولا لقرزكاني خوي كدي زاني كابرا نيتي حزدك بار نخوا بلام قرزاري كتيني بويناوا خوا فرمي هيت شاكيكي ام بياوني بس اما نبي نحن احق بذلك منه والله فريشتا كان أي أو كساني كوالي برساويتي أم إنسانتان هنا وتبردم مخواد فرمي إيه ما مستحق ترين لو ببورين تجاوزوا عنه ليه خوش بن بيبنا بهشتوا زور كز دتواني أواني كسر ما داري قورن كخلق قرزار تام بوا سمعي مشكلة لبرشاوي دراوسي كانوا معلوم من دالي دا خود أقل حاليتي بياويكي حرام خورنية دزبرنية بلام ناتشارا والله الروجة أمدت باتا بهشتوا أوش جورك اللي رقي بخشن داي هاوکاری کەسێک دەکەی پارێنانێک تینوتە پەرداخەکەی خۆ دەدەی بە کەسێک خواردنەکەی خۆت دەدەی بە کەسێک ئەگەر جارێکیش بێ ڕێگەی بەهەشتە مامۆستایەکی بەڕێزی ئەم دەوروبەری هەولێرە لە کتێبەکان نووسیوێتی ئەڵە ساڵێکیان سزم بووم لەسەر بابەتێک گیرام ئەو ڕۆژە بڕیارمدا بە ڕۆژوو بم دووشەمە و پێنجشەمان عادەتم پێوە گرت بوو بە ڕۆژوو بم وتم با ڕۆژەکەم لە سزنە هەر بگرم نانی نیوەڕۆیان دامێ هەڵم گرت بۆ ئێوارە بەربانگی پێ بکەمەوە دەوم و عەسر کابرایەکیان هێنا یەزیدی لەسەر کارێک گیرا بوو کە هێنان دیار بوو شەوی پێشوشییان نەدابووە عەزاب درابوو تەعزیب درابوو زۆری برسی بوو هەل لە دوورەوە لوتی بۆنی خواردنەکەی دەکرد هەرچەند من خۆم بە ڕۆژوو بووم ڕۆژوان دایمە تموحی زۆرە بۆ ئێوارەکەی بەربانگێک حازر بێ
بەڵام لەبەر خوا نانەکەی خۆمدا بەو یەزیدیە کە خواردی پێی تێر خوارد و زۆر خۆشحاڵ بوو واللهی دوای ئەوە بەربووم من ئەو ئێوارەیە بە ئاو ڕۆژوەکەم شکان تا ئێوارەی تر هیچم نەخوارد لە خەوما شەوێکیان حیساب و کتابم بۆ دانرا خوا دەفەرمێ یەومە یەبعەثهم الله جەمیعا ڕۆژێ خەڵکی نەدڵنیا بن خوا زیندووتان دەکاتەوە فەیونەبئهم بما عملوا چیتان کردووە نیشانتان دەدرێتەوە ئەحصاه الله وەنەسوه خۆ لەبیرت چۆتەوە لای خوا تۆمارە والله على كل شيء شهيد خوا ئاگاداری هەموو کار و کردەوەیەکە هەمووی نووسراوە لای الله ئەو مامۆستا بەڕێزە دەڵێ نیشانم درا دەفتەری ئەعمالم خراپەکانم نیشاندرا یەکەم جار ڕۆژێکیان تەنانەت درۆیەکم کردبوو سارم لە دەخوڕی کەسێ دەستی لە ڕاگرتم پەنجەم ئاماژەم کردی یعنی لەم نزیکانە لا دەدەم بە درۆشم بوو دەچوومە دوورتر والله ئەو درۆیم لەوێدا بینی کە لەسەرم حیساب کراوە کە بە پەنجە ئاوام کرد بوو دەچمە نزیک و درۆشم کردبوو وتم بەو خوایە تیاچووم ئەوە تیاچووم بەڵام بان کرام بێ ئومەمیت مەبە کارێکت کردووە لەبەر خوا دێتەوە ڕێگات ئەو کابرایە زیدیم بینی کە نانەکەی دەخوارد کە لە سژنا نانەکەمدا بووە وتیان خوا لەبەر ئەوە لێت خۆش بوو خوا لەبەر ئەوە لێت خۆش بوو حتا کابرایەکی یەزیدی هەکە موسڵمان نییە کە هاودینن نییە تۆ پاروێک نانی دەمی خۆتت خسۆتە دەمیەوە ڕۆژێ دێتەوە ڕێگات ئەمە بەکەم مەزانە هەوڵ بدە شتێک لەمە پێش قیامەتت خەی الجنة أقرب إلى أحدكم من شراك نعله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی زۆر جار بە هەژ لە قەیتانی پێڵاوەکە نزیکترە ئەوەندە نزیک بووەتەوە بە یەک قسە دەیگەیتێ بە یەک پارونان دەیگەیتێ بە یەک دۆلار دەیگەیتێ ئەوەندە نزیکە کارتەکە خوا هێناوێتە بەردەمت بیبەخشە وەرگرە بۆی عالمێک زۆر قسەیەکی جوانی فەرمووە دەفەرمێ اليوم يقبل منك مثقال ذرة ئەمڕۆ کە دنیایە بەڕێزان خوا یەک مسقالە ذەڕە لێ وەردەگرێ یعنی 250 دینار ببەخشە خوا بەکەمی نازانێ وەری دەگرێ بەڵام لە دوای مردنت پڕاوپڕی ئەم زەویەهی تۆ بێ زێڕوزی و بیبەخشە خوا لێ دووەرناگرێ تازە لە قیامەتە تەواو بڵێ خوای هەموو سەروەتەکەم بەخشی ئەمڕۆ مسقالە ذەڕە لێ وەردەگیرێ ڕۆژێک پڕاوپڕی زەویەهی تۆ بێ سوودت پێ ناگەیەنێ دەیت خوا ئەمڕۆ لە مسقالە ذەڕەکە درێخیمەکە تا خۆت هەی زۆر خەڵکی هەر وەسیەت دەکا ئەگەر مردم ئەوەم بۆ بکەن ئەی باشە خۆت عەقڵت سەلامەتە بەشی ماڵ و منداڵت دابنێ خۆشت خزمەت بکە دەوڵەمەندیش بە بەڵام شتێک بۆ قەبرەکەت تەرخانکە کە هەمومان دەچینە ناویەوە لەسەر قەبرانە عیبرەت وەرناگرین ئەوە ژڕووناچی دەوێ وەسەر پردی سیڕات و تاریکیەکانی مەیدانی مەحشەر پیاوێکە بۆ لە شاری سلێمانی حاجی ئەحمەدی ناو بووە مەشهور بۆ بە حاجی حان ئەم پیاوە دەوڵەمەند بووە کوڕەکانی کۆ دەکاتەوە بەتایبەت بە کوڕە گەورەکەی دەڵێ ڕۆڵە من لە پێناوی ئێوەدا گەرما و سەرمای زۆرم چێش لە فەقیرەوە دەستم پێ کردووە زۆرم چێش بۆ ئەوەی ئێوەکو من نەبن فەقیر نەبن سەرۆتێکی زۆرم بۆ بەجێهێشتوم بەڵام تخوا کە مردم من لە یاد مەکەن خێر و خێراتێکم بۆ بکەن لە پارەکەی کە بۆم بەجێهێشتن مزگەوتێکم بۆ دروستکەن خێرێکم بۆ بکەن کوڕە گەورەکەشی و سەر وەسیەتی براکان دەڵێ بابە قسەکە لەسەر سەرمان بەڵام باشە بۆ خۆت نایکەی دەڵێ ڕۆڵە بەخوا دەستم تێی ناچێت بابە تا بۆ خۆت ماوی بیکە چێ دەڵێ ئێمە لەسەر میراتەکە شەڕ ناکەین و هیچ بۆ تۆ دەمێنێتەوە چێ دەڵێ ئەولادی ساڵح دەبین لە دوای تۆ چێڵە قوماری پێوە ناکەین بۆ خۆت پێشی ناخەی هەرچەند دەکات دەستی لە پارەکان ناچێت شەوێکیان ئەمە ساڵی 1883 بووە 1883 یعنی 200 ساڵ لەمەوبەر کە کارەبا نەبووە شیراتۆر نەبوو هیچ نەبوو خەڵک کە چۆ بۆ ماڵان فانۆسێکی بەدەستەوە هیچ دەوڵەمەند هەیبووە بە کوڕەکەی دەڵێ با بچین سەردانی فڵان گەڕک بکەین بۆ لای نەخۆشێک لە گەڕەکی ماڵکەندی سلێمانی و لای مزگەوتی گەورەوە نزیکە ئەڕۆن و کوڕەکەی چراکەی بەدەستەوەیە باوک لە پێشەوە کوڕ بە دواوە بەچراوە وەختی ئەزان حاجی ئەحمەد دەکەوێتە چاڵەکەوە زۆر عەزیەتێ بێ کوڕەکە چراکەدا دەنێ و دەستی باوکی دەگرێ و دەیهێنێتە دەرەوە لەشی دەتەکێنێ و تۆزەکەی لێ دەکاتەوە ئەڵێ بەڕاستی کوڕم چاک عەزیەتم بوو ئەڵێ بابەجان قسەیەک بکەم بێ ئەدەبی نابێ بڵێ ناکوڕم بیڵێ ئەڵێ بابەجان ئاها چاو لێ من چرامان پێ بوو بەڵام چراکە چونکە لە دوا بوو تۆ بەرپێ خۆتت پێ نەبینی من لەبەر حرمەتی تۆ پێم عیب و پێشت کەوم ئەگەر چراکە بە دەستی خۆتەوە بوویایە نەدەکەوتێت چاڵەکەوە دەیت خوا بابە باس چرای قیامەت بە دەستی خۆتەوە بە مەیسپێرە بە کوڕەکانت وەرە چاکەکە بۆ خۆت بکە حاجی بەم دیمەنە دەتەزێ ئەڵێ کوڕم با بڕۆین بۆ لای فڵان وەستا با بڕۆین هەر ئەم شەو بەیانی بێن نەخشەی مزگەوتی حاجی حان ئێستا مزگەوتەکە ماوە لە شەستەکانە تعمیر کراوە لە 1950 کەمال عەبدولکەریم مدەریس کە لە بیارە هاتۆ لەو مزگەوتەدا چەندین جا تەدریس و تەلیفی کردووە وتی بانی مزگەوتەکە دروست دەکەم کوڕم ڕاست دەکەیت چراکە با بەدەست خۆمەوە بێ خۆم بە تەمای چرای دەستی خەڵکی مەبە لە دواوە بەخوا بەرپێی خۆتی پێ نابینی خەڵک پێی دەبینێ حەیفنێت چراکە بە دەستی خۆتەوە نەبێ الحەمدولله ئێمە خێرەومەندانێکمان هەن کاتێکە قسەی خێر دەبیستن تەئسیریان تێدەکا من سوپاسی خێرەومەندانی شاری هەولێر دەکەم کە لە دوو جومعەی ڕابردوودا بەدەنگ بانگەواز بۆ هاتن کە باسی خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی شەهید شەوکەت و هەژدەی شوبات و ئەوانەمان کرد
ئێستا ڕۆژانە ئەو بەڕێزان دڵێن تەلەفۆنمان بۆ دەکرێت هەیە نانی 1000 قوتابی هەیە 2000 هەیە 2500 دا ئەستۆی خۆی دەگرێت بۆی بەشدار بێ لە خێرێک میلەت ئێمە خێرەومەندە جوڵانێکی دەوێت لە هەموو قسەیەکە پێتان دەڵێم چراکەت با بەدەستەوە بێ مەیس پێرە بە خەڵک لە دواوە چراکەت بۆ بگرێ هیچ خێرێکت پێ ناکرێ بەخشندەیەک کە هەمومان پێمان دەکرێت لە بوخاری موسلیمە هاتووە تەکوف شەڕەکە عن الناس فإنها صدقة منك على نفسك هیچ خێرێکت لەگەڵ خەڵکا پێ ناکرێ خراپەت بۆ خەڵک نەبێ هەر کەسێ زمان و داوێنی بەرامبەر بە خەڵک بگرێ و خراپەی بۆ خەڵک نەبێ ئەو کەسەش لە ڕیزی خێرەوەمەندان حیسابە ئەرێ کاکەمەت پێ ناکرێت زمانت بگری بەرامبەر بە خەڵک زمانت بگرە بەرامبەر بە خەڵک بەداخەوە فەقیری ئەمڕۆ بەوە ماڵوێرانە فەیسبووکێکی کردوێتەوە ڕۆژ تایوارە خەریکی ئەم و ئەوە دەوڵەمەند ئاهێوانەی نییە لەبەر دەوڵەمەندی فەقیر خێرەکەشی لەدەست دەچێت و ماڵی خۆشی وێران دەکات دەرگای شەڕ لەسەر خۆت داکە با خەڵک بەهۆی تۆ تووشی خراپە نەبێ خوا ئەمەشی بە سەدەقە بۆ تۆ قبوڵە دەرگای چوارەم لە ڕێگاکانی بەهەشت هەتی و پەروەریە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ماڵەوە خات و عایشە فەرمووی پێغەمبەری خوا ئەمڕۆ دیمەنێک هەژاندمی فەرمووی چی بوو عایشە دایکمان فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژنێک هات دوو منداڵی یەتیمی لەگەڵا بوو دوو منداڵی وێ باوەک سێ دەنکە خورمامدایە یەکی دەنکە خورمایەکی دایە منداڵەکان سێ یەکسەر قوتیاندا مناڵەکان برسیان بوو بەناوکەوە خواردیان دەنکە خورماکەی بۆ دەمی بدایکەکە سێم قل بۆ خۆی بیخوا منداڵەکە پەلاماریاندا لە دەمی خۆی هێنایەوە دەرەوە کردی بە دوو کەرتەوەیەکی دەتێکی دانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی إن الله قد أوجب لها بهما الجنة خوا بەهەشتی بۆ ئەم دایکە واجب کرد بەهۆی ئەو دەنکە خورمایەوە کە دای بۆ دوو منداڵە سبحان الله ئەو دایکانە بەهەشتی خوان بۆ واجبە دایکە یەتیم ڕێگەی بەهەشتی گرتووە ئەو کەسەش کە دەستی دایکە یەتیم و منداڵانی هەتی و دەگرێت کەفالەتێکی جوانیان دەکا دڵنیا بە ئەمە ڕێگەی بەهەشتە بەریمەدا گرتووتەتە بەر وازی لێمە هێنا پێنجەم ڕێگای بەهەشت دەستنوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک دەستنوێژ بگرێ کە لە دەستنوێژەکە بۆ دەستنوێژێکی پخوت بەرەو قیبلە بوەستێ بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله بس أمن ما صحيح مسلمة بجمال فرمودي 234 هاتوا اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين سبحانك اللهم بحمدك أما الروايات ترى هاتون يعني كما نجبلي باشا أقل هر هيك النازاني كذا زنيجة تلقى برو قبلة بوستبلي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله إلا فتح له أبواب الجنة الثمانية يدخل من أيهما شاء هر هشت درجاي بهشت بو ذكريته ولو كاتدا هر هشت درجاي بهشت بو أو كسر ذكريته دوای درجن أم دعاء بخوانه برزان أمام بينا كريه كذكره يكسب قصة ومشغومة بالسلام وكلام مكة أم دعاء أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله هر هشت درجاي بهشت بو ذكريته من صلى البردين دخل الجنة پیغمبری خوا فرموی هر کس لعمری دا زور آگای لدو نویج بک خلق دی چوینه نویجی بیانی و نویجی عصر تا دمری ام دو نویج مفوتینا إلا دخل الجنة إلا دس يبهشتوا أما درجايك الرجايك بيجرب الأقل لنويج عصر بياني دبي خوشويستي قرآن رجاي ششمة بيا قوتي أي بيغمبري خوا زورم سورة يقول هو الله أحد خوش دبي فمو إن حبك إياها يدخلك الجنة دلنيا بقدر أو أنديتو أو قل هو الله أحد خوش دبي خوا بهو خوشويستي أو قرآن ودت جينا تبهشت چەند خۆشحاڵە بم کاتێ دایکان خوشکان پیرە پیاوان و پیرەژنان قەڵم قورئانێک دێنن کە کاتی خۆی ناتوانێت قورئان بخوێن ئێستا عەشقی قورئانن ئەو قورئانە بەرمەدە ڕێگەی بەهەشتە شەشەمین ڕێگەی گەیاندنتە بە بەهەشتی خوا لە سیارەکە تا لە جیاتی ئەم و ئەو دەگەڕێی گوێ لە قورئانێک لە فەرموودەیەکی خوا دەگری بۆی لە کەلامی خوا حاڵی بێ ڕێگەی بەهەشتت گرتووە ڕۆژە دەتباتە بەهەشت حەوتەم ڕێگەی بەهەشت خەم خواردنی ڕێگاوبانی گشتیە هەر کەسێک خەمی ڕێگاوبانی بێ جا کەسێک بێ دەوڵەمەندێک بێ ئەندازیارێک بێت چەند ئەندازیاری ڕێگاوبان دڵتان بە ئیشەکەتان خۆش بێ هەر ئەندازیارێک نەخشەی ڕێگایەکی جوان دەچێشە و خەڵک بە سەلامەتی پیاتێ دەپەڕێ سەرۆکی شارەوانی پارێزگاری شار کە جادەوبانی جوان بۆ ئەو خەڵکە بنیاد دەنێ و لە بودجەدا پارەی دەبووە دەپچڕێ بۆی جادەوبانەکان بۆ خەڵک فەراهەم و فەرەح و جوان بن والله ڕێگەی بەهەشتیان گرتووەتە بەر مرورەکان کە سەرما و گەرما بە خەسار نادەن پۆلیسی هاتوو چۆ ئێوە ڕێگەی بەهەشتان گرتووە بەری مەدەن بەخوا بەس نوێژ و ڕۆژ بکەن هیچی ترتان ناوێ ڕێگەی بەهەشتە فەرموودەکەی پێغەمبەرتان خۆ سەلەم بۆ دەکەمە دیاری کە لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 1914 هاتووە لقد رأيت رجلا يتقلب في الجنة في شجرة قطعها من ظهر الطريق كانت تؤذي المسلمين بینیم کابرایەک لە بەهەشتا هەڵدەبەزێەوە لە خۆشیانە دەهات و دەچوو لە مڵکی بەهەشتا پێغەمبەر فەرمووی بە چاوی خۆم بینیم وتم ئەی خوا بەچی چوە بەهەش خۆی گەورە فەرمووی ڕۆژێک بە ڕێگایە کاڕۆی لە قەدارێک هاتبوو لە قەدارەکە هاتووە سەر ڕێگا کابرا وتی وەڵای خەریک و چاوی خۆمی لێدەم
گەڕایەوە لە ماڵەوە تەوراسێکی هێنا و لە قەدارەکەی بڕی ئازارەکەی لەسەر ڕێی خەڵکیلادا بۆی خەڵک بە ئیسراحەت بڕۆن خوال لەسەر ئەوە خستێ باشتەوە واللهی ئەمڕۆ ڕێگاکان دەبینین چەندین چاڵ و چۆڵیان تێدایە ئەم هەموو پارەی دەدرێ بە مزگەوت مناڵم مزگەوت خاڵ یەکەممان باس کرد من بەنا لله مەسجیدەن بەڵام هەر لە 200 مەترەوە لەم شارەدا دەبینیم مزگەوتە قوت کراوەتەوە نیوەشی چۆڵە نەمەگە هەر زۆربەی بۆ ناو دەرخستن بێ واللهی لە جیاتی ئەوە ڕوبعی بەس پارەی گومەزەکە بێنی بیدەی بەو شەقامانەدا تو حەقی حکومەتن نەبێ ئەم خێرە بخۆت بخۆزەوە دوو گەڵابەقی بێنەوە پەیوەندی بە شارەوانی حکومەت و مرورەوە بکە بڵێ هاوکارم بن ئەم تاسانە ئەم شەقامە نوێ دەکەمەوە ئەزانی چەند خەڵک تایی ناتەقێ وەرناگەڕێ لە موسیبەت بە دوور دەبێ ئەو هەموو حادیسەکەم دەبێتەوە قەسەم بەخوا دڵت بە ئیشەکەی خۆت خۆش بێ ئەمە ڕێگەی بەهەشتە دەدباتە بەهەشتەوە لە منی وەرگرا فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە کابرا لە قەدارێکی بڕیەوە خۆ هیچی وای تێ نەچوو لەسەر ئەوە بینیم لە بەهەشتا دەسۆڕێتەوە خۆزگە دەوڵەمەندانی ئێمە ئەم پەیامەیان وەرگرتایە ساڵانە بگەڕانێ بەم جادەدا من لێرە دەچمە سلێمانی ڕۆژان دێم ئەو هەموو جادە خەتەرەمان هەیە بەخوا بە پارەی گومەزی مزگەوتێک چارەسەر دەکرێت بە پارەی یەک منارەی مزگەوت چارەسەر دەکرێت کە زۆربەی مزگەوتەکانمان چۆڵن هیچ کەسی عیبادەتیان تێدا ناکە بەس دروست کراون دەتوخوا ساڵانە وەرە حەقی حکومەتن نەبێ ئەم خێرە بۆ خۆت بکە بڵێ من ئەم جادە فراوان دەکەم قەراغەکانی ڕۆچووە دوو گەڵا بە تێکەڵەی تێدەکەم بۆ یەکە سارێک لە دەستی وەرگر وەرنەگەڕێ ئەزانی چەند ژن و منداڵ سەلامەت دەبێ چەند مناڵ بێ باوک نابێ واللهی یەقینت هەبێ ئەمە ڕێگەی بەهەشتی خوات گرتووەتەوە دڵت بە ئیشەکەت خۆش بێ و ناوی خۆت بسپێرە بەخوا ئەتگەێنێتە بەهەشتی خوا بەڵام حیفێ لە وڵاتی ئێمە نازانم خەڵک بۆ حەزی لەم خێرانە نییە بۆ ئەمانە بە خێر نازانێت کە پێغەمبەری خوا فەرمووی ڕێگەی بەهەشتە خاڵی کۆتامان کە هەمومان دەتوانین بە ئیزنی خوا بیکەین هەر ژن و مێردێک ژیانیان پڕ بێ لە خۆشەویستی ئەی ئەو ژن و مێردانەی کە بەس نوێژ و ڕۆژوتان پێ دەکەی و خواتان بە حەق ناسیوە بڕواتان بە قیامەت هەیە قەت لە ژیان تا پارەتان نەبوو زەکات بدەن پارەتان نەبوو حەج و عومرە بکەن دایمە دەستکورت و هەژار بوون قەناعەتتان بە یەک کرد بوو بەڵام یەکتریتان خۆشەویست و ڕێستان لە یەک دەگرت ئێوە ڕێگەی بەهەشتان گرتووە ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون بڕۆنە بەهەشتەوە خۆتان و ژنەکانتان یان ژنەکان دەستی مێردەکانتان بگرن هەر ژن و پیاوێک لە دنیادا یەکتری خۆش بووە خوا لە قیامەتە لە یەکیاندا نابڕێ یەکیان مستحقی بەهەشتیش نەبێ خوا لە بەخاتری ئەوی تریان دەیخاتە بەهەشتەوە وەرە دەستی هاوسەرەکەت بگرێت چۆن لە دنیادا ڕێستان لە یەک دەگرت و یەکترتان خۆشەویست با لە قیامەتە لە یەکدا نەبڕێن خوا دەتخاتە بەهەشتەوە بۆ ژنان مژدەیەکی خۆش بە خوشکان و دایکانم ئیذا صلت المرأة خمسها هەر ژنێک پێنج فەرزەی نوێژەکەی نەفەوتێنێ هیچ سنەتی نین بەس پێنج فەرزەی نوێژ وصامت شهرها عادەی شەرعی نەبوو ڕۆژوو ڕەمەزانیشی گرت وحسنت فرجها خيانتي لمردكين كل جياني دا وأطاعت زوجها جرالي مردكي وجا جرالي كويلاتينيا جرالي سيشتا ريزا خوشويستي وفايا حرجنك بالريز ببرامبر بمردكي زمان هراج نبي خوشويستي لنا خو بمردكي در ببري هروها وفادار ببرامبر بشاكي مردكي پیغمبری خواه فرموی قیل له ادخلی من ای ابواب الجنة شئت ای جنك ورا خواه هر هش درگای بهشتی بو دکاته ولا قیامته بس پێنج فەرزەی نوێژی کردووە بەس ڕەمەزان بە ڕۆژوو بووە قەت داوێن پیسی نەکردو خیانەتی لە مێردی نەکردووە لەو ڕۆژەوە شووی کردووە هەروەها ڕێز و وەفا و خۆشەویستی بۆ مێردەکەی هەبووە خوا دەفەرمێ هەر هەشدای دەرگای بەهەشتم بۆ کردوویتەوە بەند دەکەم ئافرەتی باش وەرە لە کامیانەوە دەڕۆیتە ژوورەوە بڕۆژوورەوە ئەی پیاوی بەڕێز دەڵێ قەت لە ژامە ناتوانم خێر بکەم لەبەری فەقیری وەرە پارۆنانێک کە و لەسەر سفرەکە بی خەدەمی هاوسەرەکەتەوە بڵێ ئافرەت ئەم پارۆوە خۆ بەدەستی من ئەزانی خوا بە سەدەقەوە دەنووسێ ئەزانی مناڵەکان دوا ڕۆژ فێر دەبن ئەگەر خێزانیان هەموو ڕێز لە خێزانەکانیان بگرن کچەکەت فێر دەبێ ڕێز لە مێردەکەی بگرێت چونکە باوکی لەگەڵ دایکیاوا بووە لەبەر چاوی باوک و براکان تا پارو بۆ ژنەکەت بکە با لە ماڵی باوکانت بیسەروێنی چەند ڕێزی ژنەکەت دەگری بزانە قەت خوشکێکت دەتوانێت باسی ژنەکەت بکە بزان دایکت دەتوانێت قسەی پێ بڵێ لەبەر چاوی ماڵی خەزوور تا پارو بۆ ژنەکەت بکە با نەزان ئەمانەتەکان زایع بووە با بزان کچەکان چەند بە نرخە حەیف نازانم ئەم میلەتەی ئێمە ئەم کولتورە سەقەتەی لە شۆ هێناوە ئەمە بە ژنانی بوون بزانێ ئەمە بە کەمی بزانێ ئەمە ئەو پەڕی قیمەی پیاوەتیە ئەوە ئیسلامی ئێمەیە دەتباتە بەهەشت کاکە ئەمە ڕێگەی بەهەشتە لە بازاڕە دەڕۆی چەند جوانە دەستی خێزانەکەت بگری ئێمە خەڵکێک وا دەبینین عەقڵی لە ئەوروپا هاتوۆتەوە دەیوە دەستورێکی ئەوروپی ئیسلامی جوانە کە دەستی خێزانت گر لە بازاڕە نەک دەڵێ قاتورە مەختورەی کابرا دەڕۆت 15 متر فەقیرە ژنەکەی لە دواوەتی سارە لێدا نازانێ لێی داوایانە کاکە دەستی بگرێت دەستی با لە ناو مەچەکیا بێ پەنجەکانتان بخەنە پەنجەی یەکەوە ئەوە دەستورێکی ئیسلامیە ئەمە دینە کەس نەزەر لە ژنەکەت ناکەڵێنەوە تا دەستی بە دەستی مێردەکەی خۆیەوەیەتی کەس ژنێک تەماح لە مێردەکە ناکەڵە کاکەوەندە ژنەکەی خۆی دەوێەوە تا لە بازاڕی شەبەجێ نایاڵێ کەس تووشی خیانەت نابێ ژن تەماح لە مێردەکە ناکە کەس گومانی خراپ بە ژنەکە نابە بڵێ ڕووی لە مێردەکەی نێ لە فڵان دووکانە چاوی لێنێ و لەگەڵ یان ناڕوە
خۆشەویستی نیشانی خەڵک دەدەی حەیف نێژن و مێرد ئاوانە بن دەی ئەمانە هەموو بەهەشتن وفي بضع أحدكم صدقة لصحيح مسلم دەفەرمێ ئەو وەختەی ژن و مێرد دەچنە سەر جێگای خەوتن کاری شەرعی ئەنجام دەدەن بە خۆشەویستی و بە ڕێز و بە حورمەتەوە بەناخەوە تێکەڵاوی ئاوێزانی یەکتر دەبن خوا خستونیە سەر ڕێگای بەهەشت ئەوەش بە سەدەقە خێرە بۆیان حسابە ڕێگاکانی بەهەشت ئاسانن بە ڕێزەکانم بڵێ چۆن بەمانە دەچمە بەهەشت یعنی بەس ئیوایە یەک کاری هەیە بەس ڕێگاوبانی چاکردو یا بەس مزگەوتی کردو بەس هەتیوی خزمەت کردو یعنی یەک دانەت هەیە یعنی وایە هەموویانی هەیە قورئان دەفەرمێ وەلەنەجزیەنەهم ئەجرەهم بئەحسەنی ما کانوا یعملون وەڵامی ئەم پرسیارە ئاوا وەرگرن لە دنیادا تەلەبەیەک ئەبێ هەموو دەرسەکانی بەلانی کەم 50 بێ ئەمجا دەرچووە دەرسێک 99 بێ 100 بێ دەرسێک لەو سەرەوە 30 بێ تۆ دەرنەچووی وایاندا لای خواوانیە لای خوا لە نوێژا چلت هێناوە لە ڕۆژوودا سیت هێناوە لە حەجا سفرت هێناوە هەر بۆ نەکراوە لە فڵان شوێنە دەت هێناوە بەڵام لە ڕێگاوبانە زۆر خەمی ڕێگاوبانت خواردوە دایمە کە بە ڕێگادا ڕۆشتوی خەمی بزمار و شوشەیەکت بۆ ئیلا لە ژیان تاڵت گرتوتەوە بۆی تایی سارێک پەنچەر نەبێ خاسی زەلامێک بەریندار نەبێ خوا لەمەدا سەتی بۆ داناوی خوا دەفەرمێ ئەم سەتت بۆ حیسابە لەوانی ترت خۆش بووم سبحان الله لە ڕەحمی خوا بەخوا خوا بە لە بەهانەیە بمان باتە بەهەشت هەشت ڕێگات خوا ناتوانانی کامیان بگری نازانی یەکیان بگری نوێژی بەیانی و عەسر لە مزگەوتا بکەی نەفەوتێ نەهێڵی بفەوتێ بەکاروبارەوە یان یەکێ دەڵێ بە کردەوەکانی خۆمان نەخێر کەس بە کردارەکانی خۆی ناچێتە بەهەشت العمل سبب لدخول الجنة وليس عوضا کردەوە جوانەکانی ئێمە لە نوێژ و عیبادەت و سەدەقە و خێر و خێرات و باشە ئەوە سەبەبی چوونە بەهەشتە نەک نرخی بەهەشت نەک نرخی بەهەشت نرخەکەی نییە نرخەکەی بە کەس نادرێ بەهەشت بەڵام سەبەبە سەبەبەکە بگرە بەر ئەمجا دەچیتە ژوورەوە لە کۆتاییدا ئەم پەخشانە شعرەی مامۆستا غەریب پێنجوونی دەخوێنینەوە کە زۆر جوان باسی بەهەشت دەکا و دەفەرمێ خوشک و برا دایە و بابە ئەو بەهەشتە زۆر نایابە دنیا لە چاویا سەرابە لێ بڕێ با دەستت کەوێ تۆزی غەفڵەت لە خۆت لابە چونکە بەهەشت دڵفڕێن و خانومانە تابلۆیەکی نەخشێنراوە گوڵزار و بەهارستانە کاڵایەکی عەنتیکەیە بەڵام نرخەکەی گرانە نرخی بەهەشت لە دوای ئیمان ئیستیقامەتە و کۆڵنەدان نرخی بەهەشت لە دوای ئیمان ئیستیقامەتە و کۆڵنەدان ژیانە لە سایەی قورئان بێوەییە و چاکە خوازی و لە خواترسان ئەوەی کە ئالوودەی شەڕە زمان پیس و هەڵەوەڕە ڕیاکارە و دەمی تەڕە لە ڕووی زاڵم زمانی لاڵە و بۆ لێ قەوما و گوێسکەی کەڕە بەهەشت نابینێ بە چاوی هەنگاوی ناخاتە ناوی بەهەشت بڕوای پاچی دەوێ کردەی جوان و چاکی دەوێ یەقینێکی پۆڵاین و دڵێکی بێباشی دەوێ بەهەشت هەروە بەلاژ نییە پارویەکی حازر نییە و پوڵێکی مفت و کاژ نییە ئەو بەهەشتە کە دوا چرکە و ساتەکانی هەر هەمووی سەیران و گەشتە بەخشینی سامانی دەوێ لەگەڵ نوێژە حەجی کەعبە و ڕۆژووی ڕەمەزانی دەوێ تەسبیحات و مناجاتی ئێوارە و بەیانی دەوێ سەردان و یارمەتیدانی دراوسێ و خزمانی دەوێ نازی منداڵی هەتی و خەڵوەتگەی شەوانی دەوێ لە تا ڕۆژی نەفسی نەفسی فرمێسک و گریانی دەوێ کە دەم لیک دەکا بۆ حرام خۆگرتن و کسپە و هەڵقرچانی دەوێ ڕێگەی دۆزەق عەیش و نۆش و قڕپ و قاڵە ڕێگەی بەهەشت دڕک و داڵە ئەگەر بە تەمای بەهەشتی بێ باج بەها ناکڕێ گەر ڕێبواری ئەو ڕێدورەی بەبێت توێشوو ڕێنابڕێ ئەبێت لەو خەوە شیرینەی دەم بەیانی دەست هەڵگری بۆ مزگەوت ڕێ بگری تا لەگەڵ سوژدەبەرانە سوژدەبەری ئەبێت لەوەی لەلات نرخوش بە نرخ و شیرینە لە دڵ تا جێگەی سەنگینە ئەو سامانەی کە نیشانەی ناوبانگ و بەخت و نگینە ئامادەبی بیفرۆشی و بەو بەهەشتەی فیدا بکەی بە بڕیاری بۆ خواژیان ماڵی دینت ئاوا بکەی ئنجا ڕوود بێ دەست بەرزکەی بەهەشت لە خوا داوا بکەی یا ڕەبی خوا بەهەشتەکەی خۆتمان بە ڕەحمەتی خۆت بەنسیب بکەی یا ڕەبی خوا بمان خەیتە سەر یەکێک لەم ڕێگایانەی چوونە بەهەشت یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوا بە بەرەکەتی دوعای ئەم ڕۆژوەوانانە بەڕێزە دەست بەدەست نوێژانی مزگە و شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی هەموو دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی هەموو ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە خوا دەرونیان ئاسوودەکەی ئیسلاحی حاڵمان بکەی خێزانەکانمان بەختەوەرکەی یا ڕەبی خوا خێزانەکانمان بەختەوەرکەی لە بەهەشتا لەگەڵ خێزان و ماڵ و منداڵماندا بەیەکەوە بچینە بەهەشتەوە یا ڕەبی خوای پەروەردگار ئەولادەکانمان ساڵحکەی یا ڕەبی خوای یارمەتی قوتابی و خوێندکارەکانمان بدەی
خوای یارمەتی قوتابی خوێندکارەکانمان بدەی بەسەری بەرز و بە نمرەی بەرزەوە خوای لەمە ئیمتیحانانەی کۆتایی دەرچن یا ربی خوای خێرەوەمەندان هەزاران ئەوەندەیان زیاتر پێ بەخشی کە بەخشیویانە خوای ئەوانەی دەستکورت و نەدارن دەرگای ڕزق و ڕۆزێکی حەڵاڵی فراوانیان لێ بکەیتەوە یا ئەرحەم الراحیمین دڵی هەموو لایەکمان خۆشکەی لە بەڵاو مصیبەت بە دوورمانکەی تاعەت و عیبادەت و نوێژ و ذیکر و خواپەرستیمان بەڕەحمی خۆت لێ وەرگری آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.